لە کاتێکدا جیهان چاوەڕوانی تەقینەوەی جەنگێکی گشتگیر بوو لە ناوچەی کەنزاو، دیبلۆماسیەکی چڕی پشت پەردە هاوکێشەکەی گۆڕی. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ و تۆڕی هەواڵی CNN ئەمریکی، نێوەندگیریەکی خێرای قەتەر ڕێگری لە هێرشە تۆڵە سێنەرەوەکانی ئەمریکا کردووە کە بڕیار بوو دوای کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرێکی ئاپاچی بۆ سەر ئێران ئەنجامی بدات. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە سەرەتا هەڕەشەی وێرانکردنی ژێرخانی ئێرانی دەکرد، ئێستا باس لە ڕێکەوتنێکی گەورە دەکات، بەڵام ئەم گەشتبینیە ڕوبەڕووی شەپۆلێکی گومان و پرسیاری جددی بووەتەوە. ناوەڕۆکی ئەم لێک تێگەیشتنە سەرەتاییە وەک سەرچاوەکان ئاماژەی پێدەدەن لەسەر بنەمای هێورکردنەوە بەرانبەر ئاسانکاریدا ڕێژراوە. بە جۆرێک بڕیارە گەروی هورمز بکرێتەوە، گەمارەوە دەریایەکانی سەر ئێران سووک بکرێن. لا بەرانبەریشدا کێشە ئاڵۆزەکانی وەک پیتاندنی یۆرانیۆم و ملیارەها دۆلاری بلۆکراوی ئێران بۆ قۆناغەکانی دواتر جێهێڵراون. جەیدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا وەک کارکتەری سەرەکی بۆ ئاژوکردنی ئەم یادداشتنامەیە لە ژنێڤ دیاری کراوە. ئەمەش نیشانەیەکە بۆ جدیەتی ئیدارەی کۆشکی سپی لا بەدەستێنانی دەستکەوتێکی سیاسی خێرا، بەڵام لە نێوخۆی ئەمریکا و جیهانیشدا متمانە بەم سەردێڕە گەورانە ناکرێت. شرۆڤەکاران و زانیاریەکان ئاماژە بۆ دەکەن کە سەرۆکی ئەمریکا تا ئێستا زیاتر لە 40 جار باسی لە نزیکی ڕێککەوتن لەگەڵ ئێران کردووە، بەڵام لە واقعدا ئەوەی هەیە تەنیا گربەستێکی کاتیە. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە: ئایا ترامپ دەتوانێت ڕێککەوتنێک بەدەست بهێنێت لەو ڕێککەوتنە ئەتۆمیەی باراک ئۆباما سەرۆکی پێشووتر باشتر بێت کە خۆی لە 2018دا لێی کشایەوە، یان بە دوای ڕێگەی دەربازبووندا دەگەڕێت لەو جەنگەی کە بڕیار بوو تەنیا چەند هەفتەیەک بخایێنێت کاتێک لە مانگی شوباتدا دەستی پێکرد، بەڵام لە ئێستادا زیاتر لە 100 ڕۆژ بەسەریدا تێدەپەڕێت و گورزێکی لە پێگەی سیاسی ترامپ لە نێوخۆی وڵاتەکەی زاوەشاندووە. قوارەی ئیسرائیلیش وەک هاوپەیمانێکی سەرەکی هێشتا بە گومانەوە دەڕوانێتە بابەتەکە، چونکە نیگەرانیەکانی سەبارەت بە موشەکەکانی ئێران و گروپە نزیکەکانی ئێران وەک حیزبوڵڵای لوبنانی لەم تێگەیشتنە سەرەتاییەدا ڕەنگیان نەداوەتەوە، بەتایبەت کە فشارەکانی ترامپ بۆ سنووردارکردنی جوڵە سەربازیەکانی قوارەکە لە ناوچەکە بە ڕوونی دەبینرێت. لەلایەکی دیکەوە ئێران داوای دەستڕاگەیشتنی دەستبەجێ بە پارە بلۆکراوەکانی دەکات کە ئەمە دەکرێت بۆ ترامپ ببێتە تەڵەیەکی سیاسی و وەک کڕینی ئاشتی بە پارە لە قەڵەم بدرێت. ئەوەی ئێستا دەگوزارێت زیاتر لەوەی کۆتایی جەنگ بێت گەڕانەوەی کاتژمێرەکەیە بۆ خاڵی سەرەتای ئاڵۆزیەکان. ئەوەی گرنگە واژۆکردنی یادداشتنامەکە بە واتای ڕێککەوتن نایەت، چونکە مێژوو دەری خستووە کە گفتوگۆی لەو شێوەیە ئەگەری زۆرە بۆ چەند هەفتە یان چەند مانگ بەردەوام بێت بەبێ هیچ گەرنتیەکیش بۆ سەرکەوتنی. پابەندبوون یان نەبوونی تاران و واشنتۆن بە ڕێککەوتنەکەیشەوە دەرگایەکی دیکە لە بەردەم چارەنووسی ئاڵۆزیەکان لە ناوچەکە دەکاتەوە، ئەوەش کە دەمێنێتەوە دیسانەوە تەنیا چاوەڕێکردنە.